کاک زاهیر چۆنی؟ باشی گیانەکەم زۆر سپاس. وەزت کووە؟ الحەمدولله زۆر سپاس دەکەم. مەمنونم برای باوکم. کاک زاهیر لە بۆمان هێندە پرسیارت لێ بکەین. گیان فەرموو. کاک زاهیر لەو ڕۆژانە تۆ وەکو هونەرمەندێک هیچ گۆرانی و شتێکت هەیە لەسەر ئازاری خەڵک لەسەر ئەو هەموو نائەداڵەتی و وەنیە تاوان و تیرۆر هیچ ئەمەکە ڕۆحەکەم. ئەڵێم کاک زاهیر تۆ هیچ گۆرانی سرودێک ڕۆژێک لە خۆپیشاندانێک دژی نائەداڵەتی بەشدار بووی؟ من بەش بە حاڵی خۆم کەسێکم لە ئەنگلیەکێتی هەر کەسێک مەشغوڵە هەر کەسێک ینی خۆی بە شتابێتەوە خەریکەکات خۆی بە یەکێک قەی ناگەنادوو لە سەروی ئەندامبوون برا هونەرمەند بوون قیمەی ئەخلاقە وایە نا دەبی لەگە ئازاری خەڵک بی لە قوربانم جە لە برای خۆت بگرە من زۆرم پێوترا ناشرم پێوترا لەبەرەوە نییە ڕێز و حرمەت هەیە بۆ وەتەنابێت زۆر مەمنونم کە ئەتەوێت پێدوانێکم لێوە دیت و مەسەلەن بەتەڕەتی خۆتەوە بڵاوی کەیتەوە من بەش بە حاڵی خۆم گەرمیانم ئازاکە کە قسەیان پێوتم ناشری قسەیان پێوتم لەبەرەوەی من لە سەر باوەڕی خۆم و تەنی ژراوێش نێشێن و کارش لێ خڕم زۆر داوای بردە کاک زاهیر هەرت گرت یەک پرسیار قەپات مەکە لە سەردەمی بە عەزەت و چ بووی لە ڕێخستنیەکێتی بووی؟ لە سەردەمی باسا من کابرایەکی پاک و لەبەر بنەماڵەمان شەهیدی هەبوو بنەماڵەمان پاک و تەمیز بێت خەفیفە نەبووی کاک زاهیر ئەندامی خەفیفە نەبووی؟ نەخێر دڵنیای ئەی گۆرانی لە باخی شار لەسەر سەددامواندا نەگوتیە بەشدار نەبووی بە خۆت و مستەفا ڕەووش تۆ تەکیدی بڵاو کەمەوە بڵێم باشە من ڕێخستنەکانی یەکێتی سلێمانی بە منیان گوتیە بە چای خۆیان ئەتوو مستەفا ڕەووف و قوربانە من داوای لێبردن لێ یەکەم عەزیزەکەم بە قوربانە زۆر پاس لە فلکام و داوای لێبردن لێ یەکەم قوربانە بە خۆت هەرت گە لەگە سیارەدا ژێ مادەم بۆ قەپات کرد ئەوە دوو ڕۆژی کە یادی یەکێتیە من معاشەکەشم ببڕێ هەر ئامادەم بە تەقلا بە چنگەڕمێ ئەچم بەسەر مەسرح ئەگەر یادەکەکرە گۆرانی بۆ بڵم سرودی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێم ولا والله درسوسم ها تبشاك ها درسوسي ما ولا رسم لو خو تلكم لو خو نكري والله رسمك كري والله وتا چونکە نەگۆڕاو مناش گۆڕێم ڕێژەیەکم نەگۆڕاوم بەرامبەر بە یەکێتی خوێنم بۆ لە پێناوێکێتیایە ژیان لە پێناوێکێتیایە چۆن بە ماڵناڵەکانم هەوڵێم ئەو بەشیش هەوڵی خۆمما و تەوەلا نابم لێی بەڵام پێویستمان بۆیە کە سەرۆکی بەڕێز کاک پافڵ جەلال تاڵەبانی ببینین پێویستە بمان بینێت دڵی خۆمانی لا بکەین سەری نایەشێنین دڵنیابە سەری نایەشێنین بەڵام ئەمانە لە نزیکەوە جوان لە هەناسەی بێ